بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودای ئەمڕۆماندا قسە لەسەر باس و بابەتێکی گرنگ بکەین، ئەویش قسە لەسەر قەدەری کورد لە ناو مێژوو و جوگرافیای سیاسیدا یاخود بەواتایەکی دی لە ڕووی جۆپۆلۆتیکی سیاسی هەڵکەوتەی خاکی کوردستان و هەروەها لە ناو ڕوودا و مێژوویەکانی ناوچەکەدا کۆمەڵێ باس و بابەت بوروژێنین. تەوەرێکی گرنگی بەرنمەکەمان بریتە لەسەر بەعەقڵانیکردنی مێژووی کورد. ئایا دەپرسین تا چەند کورد هەوڵی داوە مێژووەکەی لە ڕووی شرۆڤەکاریەوە یاخود لە ڕوانگەی فەلسەفەی مێژووە هەڵبسەنگێنێ؟ ئایا ئەو ڕووداوانەی لە ناوچەکەدا ڕوودەدەن بە شێوەیەکی گشتی ئەمانە درێژکراوەی گۆڕانکاریەکان یاخود ڕووداوەکانی ناوچەکان کە کورد بە درێژایی مێژوو کەوتۆتە نێوان ئیمپراتۆر و زلهێزەکانی ناوچەکەوە؟ گەر سەیری مێژووی ڕابردووی کورد بکەین بە شێوەیەکی گشتی کورد بەردەوام کەوتۆتە ژێرپێی ئیمپراتۆرەکان یاخود بە شێوەیەک لە شێوەکان ئینتیمای خۆی یاخود سایکۆلۆژێتی کورد هەروکو هەندێک لە مێژوو نووسەکان باسیەکان تێکشکێنراوە. دەگوترێت لە دوای ڕۆخانی دەوڵەتی مادەوە سایکۆلۆژێتی تاکی کورد تێکشکاوە. ئەم سایکۆلۆژێتە دەرەتانی هەستانەوەی نییە. ئێمە هەوڵ دەدەین قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین لە کاتێکدا کە گۆڕانکاریەکانی ناوچەکە لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی هەرێمایەتیەوە بەشێکی پەیوەستە بێ بە سنوور و خاکی کوردستانەوە. لە بەشی یەکەمی بەرنمەکەماندا قسە لەسەر باس و بابەتی مێژوو جوگرافیا و هەروەها بە عەقڵانیکردنی مێژووی کورد و شرۆڤەکاری مێژووی کورد بۆ جارێکی دی و هەروەها ڕوانینەوەیکی دیکە لەسەر ئەم مێژووە دەکەین. ئەویش بە میوانداری هەریەک لە بەڕێزان پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر عوسمان عەلی مامۆستای زانکۆ و هەروەها توێژەر لە مێژووی نوێ و هاوچەرخی کورد، پرۆفسۆری یاریدەدەر مامۆستا سەلام ناوخۆش توێژەر لە بواری مێژووە زۆر جار باس و بابەتەکانی لەسەر بوارە فکرەکانی مێژووی کورد دەنووسێت. سوپاسانەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. دکتۆر عوسمان هەروەک لە پێشێکەکە وتمان تا چەند ئێستا کاتی ئەوە هاتووە کورد لەو شێوازی گێڕانەوە کلاسیکیە دەرچێ لە مێژووی خۆی وە لە عاتیفە دەرچێ بە شێوەیەکی لۆژیکی و عەقڵانی قسە لەسەر مێژووی ڕابردووی خۆی بکات، چکە ئێمە بەردەوام لە ناو گێژاوی ڕووداوەکانی ناوچەکە داین و هەروە هەمیشە ڕووداوێک ڕوەدات کورد بۆ خۆی قسەیەکی نامێنێەوە گوتارێکی باڵای نابێت و هەروەها لە ڕووی سیاسی و یاساییشەوە زۆر جار تەنانەت پشگیریەکی بەهێزی نیە. یعنی تا چەند کاتی ئەوە هاتووە ئیتر کورد بۆ خۆی پەن لە مێژووی ڕابردووی خۆی وەربگیرێ بۆ ئیتر کەمتر بکەوێتە ناو بۆتەی توانەوە لە ناو ڕووداوەکاندا. سڵاو لە بینەرانتان، سڵاو لە جەنابەت و مامۆستای برامان مامۆستا سەلام. ئەوەی جەناب تەڵێ ڕاستە، وەختێتی ئێمە وەکو ملەت بیر بکەینەوە بە شێوەیەکی عەقڵانی بکری مێژووی خۆمان بکەینەوە بین لە نووسینەوە. یعنی زۆر ملەتان ئەڵێن ئێمە پێویستمان بە سەر لە نوێ نووسینەوەی مێژووە، عەرەب واڵێ تورک واڵێ، بەڵام کورد لە هەموو کەسێ زیاتر ئەم مەسەلە بێ بە جددی وەربگرێ، چکە معقول نییە ملەتێکە لە حدودی 50 ملیۆنە لە 300 میل مربع حدودی جغرافیەتی ئەوە پەرتەوازە بێت، کیانێکی نەبێ وجودێکی نەبێ، هەروەکو جەنابتش فەرموود دائیمەن داردەست بێ، ینی لەژێر بکەوێتە لێژاویەکانی خەڵکی تر، ئاکتەر نەبێ لە ساحەی دەولی، حتا ئێمە ئاکتەر نین لە بەڵێ لە ساحەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام زۆر ملەت هەبووە لە ئێمەش کەمتر بووە ئاکتەرێکی نێودەوڵەتیە. ئەمڕۆ لە مێژووشە چییە؟ بۆچی؟ یەکەم هیچ گومانی تیادا نیە، ئێمە جیۆپۆلۆتیکی کوردستان تەسیری کردووە لە وەزعی جوغرافی و سیاسی لە ڕابردوو و لە ئەمڕۆژ. جیۆپۆلۆتیکی کوردستان بە شێوەیەکی گشتی کوردستان لە منطقەیەکی شاخاوی بووە، زۆربەی منطقە کوردنشینەکان لە مێژووە بووە. اینجا دائیمەن شارستانیەت کە دێت، شارستانیەت لە پانایەکانە، لە دەور و پشتی ئاوەکانە. کورد لە شارستانیەتی کۆندا تەنها شارستانیەتێکەوە ئێمە نێزیین لێی ئەو شارستانیەتی مادەکانە، ئاریەکانی مادەکانی ئەو کاتەدا. یعنی ئەڵێن ئەو عائیلەی کە حکومی کردووە کورد بوون، بەڵام ئەمە لێرە ئەوە بڵێم ئێمە ناتوانین بڵێین مادەکان یەکەم دەوڵەتی کوردن، چکە ئەوەن وڵاتەکان لە کوردستان نەبووە، ئەمە یەک. هەروەکو کەریم خانی زەند
ئەوەش بە دەوڵەتێکی کوردی دانانرێ چونکە پایتەختی دەوڵەتەکەی لە شیراز بوو نەک لە کوردستان بوو و ملت کوردش وەکو ملەتانی تر هاتەتە ژێر دەستی ئەو کۆنتترۆلی با بڵێن کەریم خانی زەند ئێمە پێویستە بە شێوەیەکی دیکە مێژوو خۆمان بنووسین لێرەدا هەروەکو پێویستە عەقلانیەت بەکاربێنین طبعاً بەشێک لە مەسلەی نەتەوەیی یان دەوڵەتی نەتەوە لە دوای فکری نەتەوەیی دێت ئەو فکرە خۆی فکرێکی هاوردەیە بۆ هەم لە ئەوروپا پێش سەدەی کۆتایی سەدەی 19 سەرەتا فکری نەتەوەیی نەبووە دوایی هاتووە بەرهەمی بارودۆخی تایبەتە لە ئەوروپا فکری نەتەوەیی هاتووە لە ئەوروپاوە دوایش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هات بۆ تورکەکانە بۆ دەوڵەتی عوسمانیات دوایی بۆ ئێمە هات بۆ عەرەبات بۆ منتقەکە هات لەبەرەوە ئەبێ ئێمە ئینجا بەڵام وەکو هەموو فکرێکی نەتەوە محاوەلاکە مێژوونووسانیان مێژوویەک هیم ڕێک بخن اینجا ئەو ئەمە تایبەتمەندی یعنی تۆ توێ بڵێ خۆی طبعاً بێگومان سەرەڵدانی بیری نەتەوە یاخود ناسیۆنالیزم بە شێوەیەکی گشتی لە دوای سەرەڵدانی بڵێن کۆڵۆنیالیزم وانە بە دوای ئەوانە بە تایبەتی ئەمە وروژێنرا لەلایەن گەلانەوە یعنی تۆ ئەتەوێ بڵێ بەنسبەت نووسینەوەی مێژووەوە یعنی لە دوای ئەمانەوە ئێمە کەوتینە ژێر کاریگەری ئەوەی مێژوی خۆمان بنووسینەوە بەڵێ ئێمەش هەر بضەبت ئەمە مەبەستشم ئەوە بوو بەڵام ئەمە شتێکی تر بڵێم ئەڵێم وەکو بەشێک لە ملەتان لێرە ئێمە مشتەرەکی لەگەڵ عەرەب و تورک مێژوویەکی مێژووی خەیاڵیە نووسین ئەو مێژووە مێژووی کورد نییە یعنی شتە نووسین ئەمانەوەی بڵێن فکری نەتەوەیی کوردی فکرێکە لە ئەزەلەوە هەیە لە حەقیقەتدا ئەمە شتێکی ئەکادمی نییە ئەمەوە بڵێم بەڵێ ئەو مێژوەش یعنی تۆ ئێستا کە باسەکەی بۆن ئەوەی کە ئێمە بوون یەکەم نووسینەوەی مێژوو یاخودەوەی کە یەکەم کتێبەی گێڕنەوە بۆنەوە بۆ شەرەفخانی بەدلیسی کە مێژووی فەرمانڕەوایانی بەدلیس و بنەماڵەکەی و هەندێکی میرشینەکانی تری نووسیوە لە کۆنا یعنی ئێمە ینی ئەو مێژوەش ئەگرێتەوە ئەمەی توێڵە یاخود ئەمانە کۆمەڵێک کەرەستان بەخاوی کەرەسی خاوەخراوەتە بەردەسی مێژوونووس وە شرۆڤەکار تاوەکو بتوانێت شرۆڤەی مێژووی خۆی لەسەر بکەین هەموو ئەم مەراحیلانە ئەگرێتەوە شەرەفخان ئەمین زەکی بە مەلا مەحموود بایەزیدی هەتاوەکو دوای ئەوانەی کە مێژووی کوردیان لە سەرەتاوە نووسی و دواتر تا گەشتووە بەوانش کە ئێستا ئەیانوێ بنووسنەوە ئەمە هەموو ئەگرێتەوە بڵێ یعنی ئەمە بڵێم تەبعاً شەرەفخان ئەگەر کتابەکەی شەرەفنامە بە وردی بخوێنیتەوە مێژووی ملەتی کورد نیە مێژووی بنەماڵەکان بنەماڵەیان کوردی و بە زمانی فارسیش نووسراوە ئەوە دلیلە ئەمە لە هەستێکی نەتەوایەتیەوە نەنووسراوە بە زمانی فارسی نووسراوە وەختێک کە لە با بڵێن لە ئێران بووە ئەو شتەی کردووە لەبەرەوە ئەتوانین بڵین ئەمە بۆ کەرەسەتێک کەرەسەتێک بۆ کەرەسەی قۆناغێکی دیاریکراوی چەند میرشینێک لە بەردەسم توێژەرایە مامۆستاهین دکتۆر ئەمین زەکی ئەڵێ مامۆستا ئەمین زەکی دکتۆر نییە بوو برە ئەفسەرە ئەڵێ پێش شەڕی جیهانی یەکەم ئێمە لە ناو سوپای عوسمانی بووین وەکو ئەفسەرەکانی تر هیچ فکرمان نەکردبوو ئێمە کوردین ئەمانە تورکن ئەمانە عەرەبن لەبەرەوە فکری نەتەوەیی کوردی کەوتۆتە دوای ئەوانەوە بەڵێ جگەلەوەی کەوتەتە دوای تورک و عەرەبەوە هەر فکرەکەش تازەیە یعنی ئەمێ بڵێم نەک بەس بۆ کورد بۆ ملەتانی تر لەبەرەوە ئەگەر ئەمانەوێ مێژوو بنووسین ئەبێ بۆ واقع بینەوە بنووسین بێنەوە ئەم فکری نەتەوەیە فکرێککە لە ئەوروپاوە هاتووە لە سەدەی 19 دوایی هاتەتە ناو ڕۆژهەڵاتی ناڕۆست ئەم واقع بین ئاوا باسی فکری نەتەوەی کورد بکەین بەڵێ مامۆستا سەلام ئەوەی من لە دکتۆر عوسمان تێگەیشتم نازانم بەڕێز شێت ئاوا تێبینیت کردوێ یاخودنا یعنی ئەم هات مەسلەی نووسینەوەی مێژووە ئەو فۆڕمەی کە مێژووی کوردی پێوە نووسرێتەوە بەشێکی گرێدایە و بەسەر هەڵدانی بیری نەتەوە یاخود ناسیۆنالیزمەوە تۆش توێژینەوە و نووسینت هەیە لەو مەجالانە ئایا ئەو پەیوەندی هارمۆنیانە کامانن لە نێوان نووسینەوەی مێژوو هەروەها لە نێوان سەرهەڵدانی بیری نەتەوەی یا هەیە ئایا ئەم مۆزوعی دکتۆر باسی کرد ئەم دوانە بن بە تەواوکاری یەکتری بۆی گۆڕانکاری لە فۆرمی نووسینەوەی مێژوو شتا بگرێت دواتر سەرەتا بە ناوی خۆی گەورە سوپاسان دەکەم بۆ میوانداریە
بڕاستی گەر کورد بەراوردی بکەیت لە گەرانتاوەکانی دەوروبەری زۆر جاران دەڵێن جغرافیای کوردستان بە زەرەرەی کورتەوە بووە بەڵام من لەگەڵەوە نیم چۆکە ئەم جغرافیەیەکی ئەزەلیە و خی گەورە دروستی کردووە بەڵام ئەم کێشەکەم لەوەدایە ئەکتەرەکانی سەر ئەم جغرافیایە یعنی لە شانسی کورت وا بووە کێشەی لەگەر نەتەوەکانی دەوری بەری بووان نەک کێشەی لەگە جوگرافیاکە هەبێت ئەگەنە زۆر وڵاتی چیا هەیە وەک کوردستان خاوەن دەوڵەتی خۆیەتی کێشەی نییە بەڵام ئێمە کێشەمان لەگە ئەکتەرەکانی سەر جوگرافیاکەیە چ با بڵێن نەتەوە جیاوازەکان چ بڵێ خودی خۆشمان ئەنی خودی خۆشمان بڕاستی ئێمە مێژوویەکی سەرتاسەریمان نییە ئێمە مێژوێکی ناوچەگەریمان هەیە هەتا وەک دکتۆر باسی کرد ئەم شەرەفنامەیە کە دەیخوێنینەوە ئەمە مێژووی کورد نییە مێژوو بنەماڵەکانە ئەو بنەماڵە دەسەڵەتدارانی کە لەناو کوردە هەبوون ئەنی ئەمە هەموو کات ئەمانە گزارش لە هەبوونی کورد ناکەن ینی بۆیە ئێستا تو ئەوانە ئەم سەرەتایانە نەیتوانیوە کەسێکی کوردی ناسیۆناس دروست بکات ناسیۆنالیزم هەیە بەڵام بڵێم ناسیۆنالیست هەیە بەڵام ڕاستی لەناو کوردە ناسیۆنالیزم زۆر کەمە ینی با بڵێن ئەمە شۆڕ نەبووتەوە بۆ خوارەوە بۆ تاکەکان کە با بڵێن شعورێکی لەلا دروست بێت هەست بە بوونی خۆی لەسەر خاچی خۆی بکات ئاس دەکەی ئەمانە ئەم هەستا تەنها لەلایەن منەوەرین هەیە لەلایەن ڕۆشنبیران هەیە لەوانەی بەشێک لە توێژەران هەیە بەڵام لە ناو تەواوی تاچی کورد نییە بەڵام تۆ لە هەر دەوڵەتێک لەم دەوڵەتانی دەوروبەرمان بگرا ئەمان بە جۆرێکی تر تەماشای مێژوو دەکەن ئێمە بەڕاستی هێشتا لە قۆناغی تەبەری داین هەر لە خەریکی جێرانەوەین یعنی ئێستا ئێمە لە قۆناغی خۆی مێژوو نووسەکان مامۆستا سەلامانی لە بواری فەلسەفەی مێژوو ئیشەکەن قسە لەسەرەوەکردن مێژوو نووسینەوە دوو جۆرە جۆرێکیان مێژوو نووسە کارگێڕیەکانیان پێوتێکەوەی هەر ڕووداوەکان نەقلەکان جۆرێکی تریان ئەوانن کە هەروەکو ڤۆڵتێر قسەیەکی ئەڵێ بێ مێژوو لە دەستی ئەوانە دەربێنین ئەبێ فەیلسوفەکان مێژوو بنووسنەوە واتە شیتەڵکاری و شیکاری و شرۆڤەی بۆ بکەن یعنی بە بڕوای تۆ جۆری یەکەمیانە هەتاوەگوی سەرنووسینەوەی مێژوویەمە ئێستا با بڵێن لە خۆناغی بەڕاستی تەبەری داین جێرانەوەیەک بەبێ زیادکردن بەبێ کمکردن بەبێ هیچ قسە لەسەکردنێک بەڵام توڕاستێکمان لە پێشدانراوە توڕاتێک چەند ئەوەندەی باشە ئەوەندە خراپێکی هەیە بەڵام ئێمە نەگەیشتنە قۆناغێکی ئیبن خەلدوونی کە هەستین شڕۆڤی ئەمانە بکەین شڕۆڤی ئەو کارستانی لە بەردەستمانە بکەین بۆی ئایندەیەک ئەگەمە زۆر جاران نەقدی باوکو بە پیرانمان دەگرین دەرێن هیچیان نەکرد ئەگەر ئێمەش ئێستا هیچ نەکەین بەیانی مناڵەکانیشمان و نەوەکانیشمان هەمان مامۆستا سەلامبایی ئەوەندە کەرەستەمان لە بەردەسایە کە بتوانین وەکو دیدە خەلدوونیەکە لە یعنی ئێمە بتوانین شرۆڤەیەمانە بکەین زۆر زیاتریش چکە بەڕاستی ئەم وەک دکتۆر گوتی ئەم وڵاتە ئەگەر تو هەر چوار پارچی وەگەڕیت لە بەریتانیا گەورەترە یان لە ڕووی ڕووبەرەوە 500,000 کیلۆمەتر شتێکی کەم نییە بەڵام کێشەکە لەوەدا وەک گوتم مێژووی کورد مێژوویکی سەرتاسەری نییە مێژووکی ناوچەگەریە من بنمونەیەکت بۆ دێنەوە نەکارتەنها لە ئەستی سیاسی لە ئەستی ئەدەبە کە منەوەرین دەینووسنەوە زۆربەی نووسەرانی بابان لە سەرتەمی بابان هیچیان دەربارەی ئەحمەدی خانی و مەلای جەزیریەوەنە نەزانن هەر نەیان دەزانیت یعنی با بڵێن بە هەمان شێوەش با بڵێن ئەوەی کە لە بابانیش هەبووە سۆران نەیزانیوە ئەوە لە سۆرانیش هەبووە بادینان نەیزانیوە نی ئامەد نەیزانیوە ئەمە نیان کردوتە خەمێک یعنی ئێستا ئێمە گەر باشتوا ببوورەگە وەڵامەکەت بیر نەچێ ئێمە ئەگەر ئەمە یعنی ئەمە ئێستا ئەوانی کە نیان کردوتە خەمێک لە ژێر خاکان لەسەر زەوی ناژیل ئێمە بین دادگایی ئەوان بکەین ئەی ناکرێت دیفاعێکش لەوە بکەین کە بەشێکی پەیوەندی بەو دابشکاری و داگیرکاری کوردستانەوە هەوە هەروەک چۆن خاکەکەی دابش کراوە مێژوو جوگرافیاکەی دابش کراوە نووسینەوەی مێژوەکەشی دابش کراوە بە بڕای تو ئەمە هەرتاوکەنی هەتا دابشکراویەکەش کورد خۆی منەوەری کورد بەشێک بووە لەم سیاسەتی کە بەریتانیا کردی من نمونەیەکت بۆ بێنمەوە سەردەمی باوڵان ئێستا باشووری کوردستان چۆن بۆ بەشێک لە عێراقا هەموو سەرچاوەکان باز لەوە دەکەن کاتێکە لە سەردەمی شێخە شتێک نەبوو بە ناوی ئۆتۆنۆمی شتێک نەبوو بە ناوی فیدراالی هەر یەکەم کتێب کە با بڵێن کە لەسەریشی نووسراوە حکومەت دەوڵەتەکەی خواری کوردستان ینی پێشی دەوڵەتی عێراق بەڵێ ئەوەی محەممەد ڕەسوول هاوڵا بەڵام
کۆمەڵێک لە منەوەرینی کورد کە بابرێن دژە شێخ بوون یەک لەوانە جەمیل سایب و زۆری ئەوانێک ناویان نێنین پاش ڕوخانی تەجروبەی شێخ مەحموود تەنها بەیەک مانگ ڕۆژنامەیەکیان دەرکرد بەناوی ڕۆژنامەی ژیانەوە. ئەم ڕۆژنامەی ژیانەوە هەر زۆر بە ئاشکرایی نەوشەروان لە کتێبەکەی خۆی دەڵێت بیرۆکەی ئەوان ئەوە ئینگلیز برێ دەری کرد بەڵام باچی بە کارکتەری کوردی ئەو کارکتەرە کوردیانی کە شێخیان نەدەخوێندەوە خۆیان لە درەوەی شێخ دەدیت یەکسەر گوتیان ئێمە نەوشەروان لە کتێبە دەڵێت ئێستا ئێمە ناسنامەیەکمان بۆ دروست بوو پێی دەگوترێت هاوڵاتی عراقی شتێک نەما بە پێگوترێ کوردستانی هەتا هیچ ڕۆژنامەیەش نەما پێگوترێ کوردستانی هەموو ئەو ڕۆژنامانی کە دەرچوون لە دوای کەوتنی شێخ محەموود هەتا ساڵی ئەفتاکانە هەر هەمووی بەشێک بوون لە دەوڵەتی ئینگلیز کورد بەشدار بوو یەکتۆ بیر لەوە بکەوە هەموو ئەو پارتە سیاسانەی کە دروست بوون هەر هەموویان لە 46ەوە بگرە تا کۆتاییەکەی هەر هەمووی پاشکۆیەکیان بۆ خۆ دەروست کرد با بڵێن لێرە پارتی دیموکراتی کوردستان عراق ئەگە بڕێک کۆمەڵی با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان عراق سۆشیالیست عراق ئەم چێمە عراقی دروست کرد من و تۆ دروستمان کرد ئەوانی ئەوەی دەڵم چەند ئینگلیز بەرنامەی بوو کە وڵاتی کورد داگیر بکات وڵاتی کورددا بەش بکات دەرم منەوەری کوردیش بەشێکی زۆریان وەبەردەکەوێت لە کەسە ناودارەکانی کورد چێ جێشی عراقی دروست کرد بەشێک لە سەرکردەکانی کورد چێ بووە وەزیری مەعارف تۆفیق وهبی چێ بۆ وەزیری دەوڵات ماجد مستەفا ینی ئەوەی لەو ناوەچوو شێخ سەریتیاچوو ڕەشوڕوتەکە سەریتیاچوو بەڵام منەوەرینی کورد بەشێک بوون لە سیاست بەڵام ئێمە کرێ بڵێن دوالیزمەی سیاست و عقلیەتی منەوەرینی کورد وەکو تۆ باس کرد ئەم دوانە بخۆن کاریگەریان لەسەر خودی نووسینەوەی مێژوەکەشەیە بەڵێ ئێستا ئەگەر تۆ کە دەڵێ منەوەرەکەت وەک پارێزەرێک نەبێت بۆ دۆزەکەت تۆ بەرەو لاڕێ دەچیت چۆ ئەگەر کێشەیەکمان لە کەسەکان هەبێت ئێمە لە کەسەکان ئەگە نمونە بەوە بینینەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هاتە قوڕەیش ئەم قوڕەیشە هەمووی بتپەرست بوو زۆربەی زۆری هەرە بتپەرست بوو گۆڕانکاری بەچی کرا بەوانەی کە پێش پێغەمبەریشە بوون زۆر منەوەری مسلمان هەبوون بە لەسەر دینی تر ینی کە کاریان دەکرد بەڵام هیچیان پێ نەکرا ینی چکە پەیامیان پێ نەبوو ڕاستی منەوەری کوردیش پەیامی پێ نەبوو کەواتە پەیام گرنگە بەڵێ دکتۆر ئەوەی کە مامۆستا سەلامیش باسی کرد یعنی مەسەلەی نخبە یا کۆڵێ منەوەری بەڵێم نخبەی کوردی ئەگەر نخبەی ڕۆشنبیریە نخبەی فکر و سیاسی ئەگەر هەبوو بێت فکری یعنی ئەمانەی بەستەوە بە شێوەیە لە شێوەکان لەگەڵ مەسەلەی کۆڵۆنیالیزم یاخود داگیرکاریەوەی کە هێزە دەرەکیەکان کاریگەریانەوە یاخود نەبوونی ئەو هۆشە لە لای کورد ئایا ئەمانە هیچ بۆ نمونە ئەمانە ئەکرێ بڵێن ئەمەش بۆ خۆی کاریگەری نێگەتیڤی لەسەر خودی نووسینەوەی مێژووی کوردە بوو کە وەکۆڵێ مێژوو نووسە کارگێڕەکان هەتاوەکو ئێستا لا فۆرمی گێڕانەوە مێژووە نووسنەوە بەڵێ وای بەڵام حەز دەکەم لێرە تۆزە ئێضافە بکەم سەر مەسەلەی یەکەم کە باسمان کرد عەقلانیەت خوێنەوەی مێژوو ئەوەی مامۆستا سەلام فەرمووی بەڵێ مەسەلەی عەقلانیەت لێرە با بڵێن ناحەیاتبوونی ناعلمیبوونی منەوەرەکانی کورد بەشێکە بەڵام ئەوەی منەوەرەکانی کورد نخبەی کورد کە مێژووی کوردی کۆن و تازەوە باڵێن سەدەکانی ناوەڕاست و سەدەکانی ئیسلام و ئەمڕیان نووسی هەمان هەڵا دەکەن بۆچی با نمونەت بدەمێ یعنی کە باس ئەواکەن ئەڵێن یعنی کورد دابەش کراوە لە شەڕی چاڵدێران کوردستان داوە ئەوەن کوردستان پێشەڕی چاڵدێران یەک پارچە نەبووە هەرچەندی ئیمارەتێکی کوردی بووە بەشێکی سەر بە ئەو دەوڵەتانە بووە لە ئێران بووە بەشێکی سەر ئەتوانین دکتۆر یعنی ئێستا ئەتوانین بەو زمانەی بۆ وەڵامەکەی بەڕێزی تەواوکەم ئەکرێ بڵین ناوچەی کوردستان وەکو جوگرافیا دابەش کراوە چوگا بەشێک بۆ لەو ئیمپراتۆر و زلهێزانە وەکو جوگرافیا سنوورەکەی دابەش کراوە لە سنوورەکەی دابەش کراوە پێش شەڕی چاڵدێران هەرمێ ئەو بڵێم وە جوگرافیانیش هیچ شەڕی چاڵدێران یاخود لەو پەیمانی زەهاوەیە وتێ لە 1639 لە نێوان سوڵتان مورادی جوارە و سەفەویەکان دابەش کرا چاڵدێران پێش زەهاوە پێشانم 1540 چاڵدێران زەهاوە 1639
ئەوەی ئەمەوێ بڵێم تۆ وتت پێش 1500 پێش چاڵدیرانە بێ پێش 1504 ئەکرێ بڵێن پێش پەیمانی زەهاو پێش پەیمانی زاو پێش شەڕی چاڵدێران کوردستان وەکو جغڕاپکێ وەکو نەتەوە یەک بەش نەبووە هەتاکو بڵێن لە شەڕی چاڵدێران دابش کراوە لەلایەنی اینجا ئەوەی نووسەرانمان ئەڵێن بەهاڵا ئەڵێن و نووسەرانی خۆمانش ئەوە دووباراکەن و ئەڵێن تورک و فورس ئەوەلەن دەوڵەتی سەفەوی بە هیچ جۆرێ دەوڵەتێکی فارس نەبووە عائلەی سەفەوی بەعزە نووسەران ئەڵێن عائلەکە خۆی ئەسڵیشی کووردە و ئەو دوازە عشیرەتەی کەوا دەوڵەتی سەفەوی تەکوینەکە ئەوانە تورکمانن قزڵ باشن مەبەسی شا سەفیەدینی ئەردەبیلی دامەزێنەری تەریقەتی سەفەوی یعنی ئەمانە بۆ ئەسڵەکەیان ئەسڵی فارس نییە بەعزە نووسەرێک ئەڵێ ئەسلی فارسە بەعزێکی ئەڵێن کووردە بەڵام دەوڵەتەکە لەسەر ئەساسی فکری شیعی دوانزە ئیمامیە هیچ علاقەی بە فارسەوە نییە بە ئێرانەوە نییە ملەتێک یعنی لێرە ئەوە نییە کە مەثەلەن لە ئێران فارس حکومەکات و لە تورکیاش لەو کاتەدا دەوڵەتی عوسمانی تورکە نە دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی تورکە نەش بەڵێن سەفەویەکان هەم بە بنەڕەت ئەو ئەساسی ئەو دەوڵەتەی سەفەوی دانراوە دوانزە عشیرەتی تورکمانی شیعن هەر فارسش نین ئیدەن شەڕی چاڵدێران وەکو نمونەیەک ئەمە جەدەلێکە دوکتۆر لەناو مێژوە بەڵام چۆن ئەمە تۆ بەسیتەوە ویست قسەیە بکە یا کۆمنتێک کتێبێ لەسەر بە عقلانیکردنی نووسینەوەی مێژووی کورد یاخود ئەوەی پێوترێ بە شێوەیەکی لۆژیکی مێژوو بنووسرێتەوە نەک بەو شێوە تەقلیدی تەنها گێڕانەوەی ڕووداوەکان بێ هەروکو ئیبن خەلدونیش باسیەکە بڵێ ئەخر وەکوتم جارێ مێژوەکان وەکو خۆی ببینین ئێمە نووسەرانی کوردی خۆمان بە تایبەتی ئەوانەی نووسری ئەم هاوچەرخ و تازە بەعقلێتی ئەمڕۆ مێژووی کۆن و ناوەڕاستمان ئەنسن اینجا ئەو کاتەدا ئەکەوینە مەجموعەیەکی هەڵەی زۆرەوە مەثەلەن میر نشینەکان بە هیندانین بە دەوڵەتی نەتەوەدانین وانە ئەو میر نشینانە لە شەڕی بۆ نمونە لە شەڕەکانە بەعزارێک لەگەڵ ئێرانن دەوڵەتی سەفەوین بەعزارێ لەگەڵ دەوڵەتی عوسمانی حتا عاملی مەذهبیش فاکتەرێکی گرنگ نەبووە لە تەکوینی ئەو وڵات میرنشینانە یان لە تەعاملیان لەگەڵێکی تر من بۆ ئەوە دەڵێم چونکە زۆر جار لە نووسەرانی کوردەبیستین بە تایبەتی خوافیکە ئیبراهیم محەممەد ئەڵێ ینی کورد هەر خەریکی ئاین بووە فکری نەتەوەی خۆی نەکردووە تورک فکری کردووە لە خۆی دەوڵەتی عوسمانی داناوە فارس فکری کردووە لە خۆی دەوڵەتی ئێرانیدا وانە ئەمە حقیقەتی تاریخی وانە لەو کاتەدا فکرێکی ئاینی هەبووە مەثەلەن ئێستا ئەڵمانیا ناتوانێت بڵێ لە وەختی دەوڵەتی ڕۆمانی ئێمە احتیلال کراوین لەلایەنی ئیتالیا چکە ئەو کاتێک جیاواز بووە دکتۆر تۆ باسی فکرێت کرد یعنی ئێمە ئەگەر نەڕۆینەوە ناو هەندێک قوڵایی و بابەتی جیاواز یعنی ئایا هەر بۆ خۆی قسە لەسەر ئەوە کرێ ئایا کورد ئەتوای بڵێن خاوەنی فکرێکی خۆماڵی کوردین بەڵام من ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد ئایا کورد هەروەکو جوگرافیا و نیشتیمانەکەشی دابەش کرا بوو فکریشی دابەش کرا و تۆ ڕاستەوخۆ پەڕیتەوە ناو هەندێک قوڵایی فکری و باسی فکرت کرد لەسەر مەسائلی بە تایبەتی مەذهبی و ئاینی یعنی شتێکە بۆ ناوی فکری کوردی بێت یعنی لە ناو کولتوری با بڵێن ئیسلامی شارستانیەتی ئیسلام هەر ملەتێک تایبەتمەندیەکەی خۆی پاراستووە و ئەو تایبەتمەندیە بە ئەدەبەوە ینی خۆی پێشانداوە ئێمە لە ئەدەبی کوردەواری ئەحمەدی جەزیریمانەیە و چەند نووسەرێکی ترمانەیە لە سەدەکانی پێش ئەحمەدی خانی و مەلای جزیری و مەلای جزیری و ئەمانە فکری کوردە با بڵێن فکری تایبەتمەندی فکری کوردی تێ ئەبینی چکە باسی با بڵێن معانات و باسی معاناتی کوردەکە باسی هیوای کوردەکە بۆ دوا ڕۆژ باسی یعنی چەند شتێکە عادات و با بڵێن لە کتێبەکانی تر ئەبینی وەکو لایانی تیۆری وە توێژەرەکانیش ئەڵێن بۆمەکە باسی نێوانی کورد و عەجەمەکانە بۆ خۆی بوونی بیرێکی سەر بەخۆیە ئەمە اینجا ئەمە حتا لە نووسەرانی با بڵێن
مامۆساکانی حوجرەی کوردی ڕەنگی داوەتەوە لە شاعیرەکانمان لە نووسەرەکانمان بەڵێ لەبەرەوەی کوردستان جوغرافیەکی تایبەتیە و بە جۆرەی زۆربەی باحەسینی با بڵێن کۆمەڵناسی جوغرافیا کاریگەری هەیە لەسەر شێوەی بیرکردن شێوەی فەلسەفەی ژیانەوەمانە بەڵێ کورد بیر و با بڵێن بینێکی کوردی هەبووە بەڵام ئەم بیرە کە پێش ئیسلام تا ڕادێک لەژێر کاریگەری ئاینەکانی با بڵێن میترایی بووە کە ئاینەکانی ئاری کۆن بووە نەک زەردەشتێت حەزەکەم بڵێم ئەوە فکری کوردی نییە بۆ ئەوە دەڵێم چکە بەشێ لە نووسەران ئەڵێن دوای ڕوخانی سەردەشتێت لە هاتنی ئیسلام کەسایەتی کورد بەو شێوەیە کە ئێستا مەحزوزە باوەڕی بەخۆی نیە ئەوە لە مێژوودا وانە فکری کوردی هەبووە میترایی بوونە و زۆر لەژێر تەسیری پێش ئیسلام لەژێر کاریگەری حەضارەتی بابلیەکان و ئەوانەی با بڵێن عێراقی کۆن بەڵام ئەمە خۆ هەر بۆ ئیسلامیش ڕاستە لە سەردەمی ئیسلامی شاکەوتونە ژێر کاریگەری ئاینی ئیسلامەوە کەفتوحات ناوچەکانی گرتوێتەوە ئایا بۆ خۆی ئەمە فکری هەبووە کورد لێرا بۆ خۆی سەر بەخۆ بێ ئەخر کە لێرە لە ناو شارستانیەتی ئیسلامدا تشتێک هەیە فرە بۆچوون هەیە ئەکرێت تایبەتمەندێتی ئیستیتاجکرێت بەڵێ اینجا ئەڵێم نووسەرانی کورد شاعیرانی کورد دەست پێ بکە مەدەن زۆر شتەیە بەڵام بەداخۆینەکەی ئەحمەدی خانی ماوە بەس هینتە هەیە نووسراوە یان دەست نووسە یان هێشتا بڵاو نەکراوەوە تایبەتمەندی کورد پێشانەدەن وەکو ملت وەکو بەعزە عاداتێکە لە ناو کووردە. سپاس دکتۆر مامۆستا سەلام تۆ زۆر جایش قسەت لەسەرەوە کردووە مامۆستا باسی جوگرافیاشی کرد ئایا جوگرافیا یاخود جوگرافیای سیاسی یاخود جۆپۆلۆتیک ئەکرێ بە یەکەوە ئەبەسرێتەوە لەگەڵ مێژووی کووردا و کاریگەری ئەمانە تەنانە بە شێوەیەکی دیکە بیهێنینەوە لەسەر نووسینەوەی مێژووی کورد بۆ خۆی جوگرافیا قەراری داوە لەسەر مێژووی کورد بۆ خۆی کە کاریگەری هەبوو بێ لەسەر ئەوەی ئەم مێژوویەکی پەرت و بڵاو بێ و ئێوە هەردووکتان تاکیدان لەسەر مەسائلی فکری کردەوە ئەمانە بۆ خۆیان کاریگەریان هەبووە. دەمێ شتێک بۆی تقریبان خەریب و یانی پرسیارەکە بە جۆرە جۆگان ئاڵۆزی تێ بکەوێت چکە ئێوە مەسلەی فکر مەسەی جوگرافیا مەسەی نووسینەوەی مێژوو بە عقلانیکردنی نووسینەوەی مێژوو هەموو ئەمانەیە من بابەتانەمان هێنا و برتێکەڵمان کرد بە جۆرە ئێمە چۆن ناوچەکەمان داگیر کراوە و دابش کراوە بەڕاستی فکرەکە شەر دابش کراوە ئەو بیرەی کە بیری کوردی ئەگە ناوی لە بنین ئەمەی ئەحمەدی خانی ئەحمەدی خانی دوو شتی هەبوو کە لە ئەمڕۆدا لە زۆربیان غایبە هەم لەلایەن کۆمەنیستەکان هەم لەلایەن ئیسلامیەکانیش ئەحمەدی خانی دوانەی هەبوو دوانەی ناسیۆنالیزم و دوانەی ئیسلامی بوون یعنی لە دەقەکانی ئیسلامی بوون زۆر بە جوانی دیارە و ناسیۆنالیزمەکەشی زۆر بە جوانی دیارە تۆ ناتانی نکۆلی لەم ڕاست ئەگە سیاغی کەمەوە ئەو وەڵامی بەڕێزیانی ئەکرێ بڵێن ناسیۆنالیزم طبعا ئەم زاراوی و سراعی نەتەوەی نەبوو کاتانە بەڵام ئەکرێ ئێمە بڵێن ئەوەی کە ئەحمەدی خانی باسیەکە ڕۆحیەتێکی قومی باسەکە بەڵام لە چوارچووی دیدگایەکی ئاینیەوە بەڵێ ئەمە بۆی کەبابلێن جوودابی لەگەر ئەوەی تر ینی وەک ئەوەی تر بێت ینی هەبوونی ئەم ململانەیە لە کاتی خۆیان هەبووە ینی ململانەی کورد لەگەر تورک فارس عەرەب هەبووە چونکە ئەحمەدی خانی ئەوەی لەوانی بینیوە کەوان خاوەنی کیانێک بووینە بەڵام میرەکانی کورد خاوەنی هیچ کیانێک نەبووینە چێشی ئەحمەدی خانی لەوەدا بوو دەیدید میری کوردی دەدید کە ئامادەجیان هەیە بەڵام پاشای کوردی نەدەدید کە کوردەکان هەموو لە یەک کیانێکە کۆبکاتەوە بۆی ئێستا کە دەڵم ئەم بیرەش دابش کراوە لەلایەن کۆمۆنیستەکان تەنها بەشێک لە بیرەکەی ئەحمەدی خانی وەردەگرن لایەنە نەتەوەیەکی وەردەگرن بە ناوڕۆژی بیرانی بابرن دوور لە ئاین تەنها لایەنە نەتەوەیەکی وەردەگرن دەڵێن ئەمە بیرۆکەی ئەحمەدی خانیە
هەرچی با بڵێن لایەنە ئیسلامیەکە بعدە ئاینەکە بەعدە ئاینەکەی وەردەگرن لەو ناوە دابەشبوونێک ڕوودەدات بە قازانجی کورد خۆی نییە من ناوم لێناوە لە کتێبیشی تازەمە لاسەنجی لە دوالزمی خانی ئەنی ئەم لاسەنجیە من چەندان نمونەی شعریم هێناوەتەوە چ لەلایەن با بڵێن ئەلمانیەکان چ لەبارەی یان ئیسلامیەکان تۆ لە ئیسلامیەکەی تۆ ڕەهەندە ئاینەکە دەبینیەوە لەلایەن با بڵێن ئەلمانیەکانش تۆ ڕەهەندە نەتەوەیەکە دەبینەوە بڵێن شارەزی بەوە دەکەن کە ئێمە هەتا ئێستا ئەدەبیاتێکمان نییە بۆ ناوی ئەوە بێ ئەدەبیاتێکی ئیسلامی بێ کە پاشگیرێکی سیاسی ئیسلامی سیاسی یا سیاسەتی ئیسلامی بەڵام ئەکرێ بڵین دیدگا ئاینیەکە دیدگای ئاینی ئەو کاتێک کە ئەو دەخانێک کە منێ وەرگرتوونە ئەو کاتی پارتێکی ئیسلامی نەبوو با بڵێن فلان پارتی ئیسلامی گزارش لەو ڕێ دەکات دەرچی نەگەرەمە بەسینەوە بە مەسەلەی جوگرافیای سیاسی و مێژوو نووسینەوەی مێژوەکەەوە یعنی تۆ ویست لە ئەحمەدی خانی و پەڕیتەوە بۆ ئەوەی کە باس لە پەیوەندی نێوان ئەو مێژوو جوگرافیایە بکەیت بەڵێ دەمویست ئەمە ڕوون بکەمەوە بڕاستی وەکرد لە بەرایی وتم منەوەری کورد خۆی بووتە ئەم دابش بوونە چێ جوگرافیەکە بێت چێ فکرەکەش بێت یعنی با بڵێن لە هەردوو لە خۆی کورد با بڵێن منەوەری کورد بەشێک بووە لەم هاوچێشەیە یعنی ئەو هاوچێشەیە کە ئێستا لەسەرمان سپێنراوە بۆ نمونە ئەوەی کە ئێستا باشووری کوردستان بە بەغدا سپێنراوە ئێمە دەزانین ئێستا لەم کاتە دوورکەوتنەوەی ئەمریکا بە زەرری ئێمە تەواوە بەڵام دوێنێکە سوپاسالاری عراقی دەڵێتن ئەگەر ئەمریکا لە عراقا دەربکەین کوردستانیش دەگرێتەوە ئەن نەبێ کوردستانیش بێت من دەزانم لە 16 ئۆکتۆبەر بینیمان ئەگەر دەسەڵاتێکی وەک ئەمریکی نەبێ ینی خۆمان لە ئاجیۆران دەبینینەوە چۆکە ئەوانەی ئەو وتم ئەم ئەکتەرانی کە لە ناو جوگرافیەکان لە چاردەورەی جوگرافیەکان چه ئەکتەری عەرەبی بێت چه ئەکتەری تورکی بێت چه ئەکتەری فارسی بێت چه ئەکتەری کوردی خۆشی تۆ سەدی کە مێردیشینی بابان وەرگرا لێک کاتە ئەوانی کە زۆر بێت لەسەر بەڵێن مێنشینی بەبانیان نووسیەوە ئێمە شانازی بە سولێمان پاشا دەکەین شانازی بە ئەحمەد پاشا دەکەین بەڵام تۆ کە دەچێت ناو قوڵاییەکە دەبینی ئەم کارکتەرە بەڕاستی گەورە کراوە گەنە خۆی وانە سەردەمێک سەربەیران بووە بەشەکەی تری سەردەمی بە عوسمانی بووە ئەوەی لەو ناوە چی قوربانیدا ناڵی لە غەربی بمرێ ساڵمیش بە ڕەش و ڕوتی کورد دەبێنێ کە چۆن بوونە بابرم بوونە ئاگر بۆ ناو بەشێک لە ئاگری ئەم سووتانی کە لێوێن دەێت کە دەوڵەتی عوسمانی دەیکرد ئەوە چمان پێ دەڵێت ئەمە پێمان دەڵێن نییە ئەمە مێژوەکمان نییە مێژوەکەمان نییە بڵێن وەڵی ئەمە مێژوێکی سەرتاسەریە ئەوەی لە باکۆن لە باشوور ڕوودەدا ئەوەی لە باکوور ڕوودەدا ئەوەی لە ڕۆژ ئێستا تۆ شتێکی سەیری وەگرا ئەوەی ئێستا لە ڕۆژهەڵات ڕوودەدات لەوانەیە بەشێکی زۆری زۆن لە لای ئاسایی بێت بەڵام ئەوەی لە باکوور ڕوودەدات لە زۆنی سەوز ئاسایی نییە یان تۆ سەری ئەمە بکە ئەم دابەشبوونە ینی چیمان پێ دەڵێت کەواتە ئەوەی کە بەڕێزت ئەیڵێت کورد خاوەنی فیکرێکی عەقڵانی یەکگرتو نییەوە دیدێکی گلۆباڵی نییە بۆ تەواوی پارچەکانی کوردستان بەڕاستی ئەمە یەکێ لە ئەوەی کارکتەرەکانی تر منەوەرینی تورک منەوەرینی فارس منەوەری عەرەب زۆر لە پێش ئێمە بوون چونکە ئەمان هەر یەک لەوانە بگرە ئاینی بە وەسیلەیەک وەرگرتووە بۆ تەقوێکردنی خۆی بەڵام ئێمە ئاینی وەرگرتیە بۆ لاوازکردنی یعنی نییە ئێستا تۆ هەر ڕاپەڕینێک هەر بابلێن هەر پارتێکی سیاسی تۆ وەرگرە هەمووی متربە کراوە بە مەسەلەی مارکسیەت مارکسەکە تۆ لەگەر خەون و خەیاڵی ملەتەکە ناگونجێ لەوانەیە زۆربەی ڕەشوڕوتی کوردی هەر نەزانی مارکسێت ئەو مامۆستا زەحفەری تۆ باست کرد کە باسی برینەتەوەی کورد دەکات مامۆستا دەڵێت باسی ئەوەنە دەکە ئەو کاتێک کە کۆمەڵی مارکسی لینیە بوو دەرێک کادیرەکانی ئەو سایەچێتی نان دەزانی برێن لینینی دەنگۆ لۆلایە ینی نان دەزانی تعریف لە بەسەر فکرەیەک بوون خۆشیان نان دەزانین کەسیمی ئەفکارێکە بێ کە هاوردەکراوی دەرەوەیە دکتۆر عوسمان سوپاس مامۆستا سەلام دکتۆر عوسمان کاتێک کە باسی ئێمە نووسینەوەی مێژوومان کرد بە شێوە تەقلیدەکە یا کارگێڕەکان ئەینووسنەوەی ڕائەسپێرەیە هەر لە شێوەی یاداشت و گێڕانەوەیتر بۆ خۆی ئەو کەسە چۆنیویست بۆ ئاڕاستەیە بە شێوەی دووەمەکەی کە خۆی ئیبن خەلدونیش ئەمە دابەشەکەڵێ مێژوو خۆی بە شێوەیەکی باسکردنە لە ڕووداوەکان و کارەساتەکان یاخود مێژووی ئینسان دەگێڕێتەوە بە شێوەیەکی تەقلیدی بەڵام دیوەکەی تری خوێندنەوەیەکی
کۆمەڵایەتی لۆژیکی عقلانیە بێ بۆ مێژوو بکرێ ئابم دیوەش بنووسێتەوە خۆشی ڕجەشکێن بوو ئیبن خەلدون بە تایبەتی لە بواری سیاسی و بواری کۆمەڵایەتیدا کەواتە ئێمە ئەگەر خاوەنی ئابم شوێبین مامۆستا سەلام باسی کرد و بە جۆرێ لە جۆرەکان ڕەشبی نییە بۆ مێژوی کورد کەواتە ئێمە هێشتا وەکو کاتی ئەوەش نییە قسە لەسەر ئەو دوو مۆدیێلە لە نووسینەوەی مێژوو بکەین لە لای کورد مێژوویەک نووسینەوەی مێژووی گێڕانەوە بێ مێژوویەک کە مێژوێکی شرۆڤەکاری و شیتەڵکاری بێت ڕای بەڕێز بڵێ پێشە شتێک ئێمە ینی باسی بیری کوردیەکەین وەکو بیرێکی تایبەت بۆ کورد حەزەکەم لێرە دووشت باس بکەین جەنابەت ئەمەم بۆ ڕاست ببەسەرەوە بە نووسینەوەی مێژووە ئینشاڵڵا دێمەوە بۆ نووسینی مەثەلەن جەنابەت وت فکری قەومی لای مامۆستاش وتی وشەی قەومی بەکارهێنا فکری قەومی لای جەزیری ئەوەی من لە کتێبەکەم بەڵێ لە کتێبەکەم بە ناوی چەند لێکۆڵۆنێت لە مێژووی هاوچەرخی کورد کە نووسیمە چێڵێم دوو شت ئێمە بێجیاوازی بکەین فکری کوردایەتی هەست بەبوونی کورد ئەمە شتێکە ئەزەلیە لەگەڵ کووردا و لە سەدەی 19ەمە ئەمە پێی هەڵەسێ میرنشینەکان پێڵەسن و مەلاکان و ئەوانەی لە حجرەن و ئەمە بەردەوامی فکری با بڵێن ئەحمەدی جزیرێ مەلای جەزیری ئەمانە کۆی حاجی قادری کۆی ئەمەیە ئەمە کوردایەتیە ئەمە فکری قەومی نییە فکری قەومی لە کۆتایی سەدەی 19ەم و بە تایبەتیش لە دوای شەڕی جیهانی یەکەم فکری قەومی غەربی ناشنەڵستی دێتە ناو حرەکەی ڕزگاری خوازی کوردەوە ئەمە دوو قۆناغی جیاوازە بێکومان وایە ماوەزانی ئێستا ببوورە ئەگەر وەڵامەکەت بیر نەچێ یعنی بۆیە بۆ واتایی یعنی هەشتا لە چوارچەوەی ئەدەبیاتە یعنی ئێمە باسی ئەحمەدی خانیەکەن بە کۆمەڵە تێکستی شعری مەلای جزیری تێکستی شعریە حاجی قادری کۆی تێکستی شعریە کەواتە مامۆستا سەلام هێشتا لە ناو چوارچەوە یاخود لە ناو جوغزی ئەدەبیاتایە لە چوارچەوەی چۆنڵی هەڵێنجانی فکریانیە کە و کاتەش ئیشی لەسەر کراوی کەواتە ئەکرێ بڵێن ئەمە لایەنە تیۆریەکەیەتی مەرحەلەیە بڵێ مەتەلەن ئەوەی بەدرخان محاولاکە بۆی بەدرخان لە هیچ قوتابخانەیەکی ناسیۆنالیزمی ئەوروپی سوودی وەرنێ بەڵام هەستیە کرد بە بێنەوە کاتێتی بێنەوە ئێمە میرنشینە کوردەکان یەک بگرین بەرژەوەندیمانیەکە و تەقەلایەک بوو عوبەیدوڵڵاش هەمان کات لە شێخێکی تەریقەی نەقشبەندی هیچ نەفکری ڤۆڵتێری خوێندووە نەفکری ئەوانەی جۆن لۆک و ئەمانەی کە فکری هەستی نەتەوایەتی غەربی تەسیری بکە ئەوە نەبوو ئەمە فکری کوردایەتیە ئەم دوو قۆناغەمان باش نەخوێندێتەوە لەبەرەوە کەوینە زۆر هەڵەوە اینجا بابینە وڵامی پرسیارەکەی جەنابەت نووسینەوەی مێژووە بەڵێ لە نووسینەوەی مێژوو ئەوەیە یعنی ئێمە ئەوەی شۆڕشەکانی سەدەی 19ەم شۆڕشە کوردەکانی میرنشینەکان ئەمانەی کە باسمان کرد حقیقەتێکە بوو تێناگەیشتن لە جیۆپۆلۆتیکی کوردستان ئەوش ئەوە بوو شتێک هەبوو پیانەوت the balance of power یعنی هاوسەنگی هێز لە ئەوروپا ئەو هاوسنگی هێزە وای پێویستە کرد بریتانیا بە هەر جۆرێک بێ ئیمپراتۆریەتی رووسیای قەیسەری نێڵێت بگاتە ئاوە گەرمەکانی ئەوەی لە کەنداوی عەرەبیە یان کەنداوی ئێرانی فارسی چی پێڵی یانش تورکیا مەضیقی دەردەنیل و ئەمە زۆر گرنگ بوو بریتانیا لەبەرەوە هەستێ کرد دەوڵەتی عوسمانی وەکو پێوت پیاوە نەخۆشەکە بیگرێ احتیفاڵی پێ بکە لەبەرەوە کە حرەکەی کوردایەتی کە دەستی پێکە مەثل شۆڕشی عوبەیدوڵڵا یان شۆڕشی بەدەرخان ئەوە دژی ئەو معادلەیە کردیژی ئەو معادلەیەکەوە چکە ئەمانە تێنەگەیشتە بوون قیاداتی کوردی چی عوبەیدوڵڵا چی بەدرخان چی پاشایی میر محەممەدی ڕەوەندی بەڵێ پاشا ئەمانە ئەم حقیقەتە تێنەگەیشتە بوون لەبەرەوە بینیم بریتانیا دژی ئەو شۆڕشاوێسێ یارمەتی دەوڵەتی ئەسوە اینجا ئەم حقیقەتە تێگەشتنی ناسیۆنال یا بیری نەتەوایەتی بەڵێ ئەمەوێ بڵێم لێرە سەرکردایەتی کورد لەو کاتەدا ئەم معادلە سیاسیە دەولیە تێنەگەیشت و اینجا دێینە ئەمڕۆ لە هەمان شتە ئەمڕۆ سەرکردایەتی کورد
يعني خوێندنەوەیکی واقعی يعني و من علمی نییە. دكتور يعني بو اما بەشی یەکەمی بەرنامەکەی هەوڵم لە بەشی دووەما قسە لەسەر قۆناغەکانی ئێستا بکەین چکە ئێمە لەم بەشا بە تایبەتی ئەمانەیە جزورەیە خۆڕیشە مێژوویەکە باسکەین کەواتە ئەکرێ بڵین سەردەمی شۆڕشەکانی بە تایبەتی ئەوانەی سەدەی 19 کە تۆ باست کرد تەنانەت نەتوانراوە دەرەتانێ نەبووە خوێندنەوەیەکی لۆژیکی و عقلانی بۆ مێژووی ئەو قۆناغەش بکرێ کە بە شێوەیەکی گشتی سەرەڵدانی بیرێکە یاخود بیری نەتەوەیە دژی دەسەڵاتی کۆلۆنیالی و داگیرکاری. بەڵێ من نوویستم ئەو بڵێم لەو معادلە سیاسی دەولێت جیۆپۆلیتیکی کوردستان لێرە کاریگەری جۆرافیە سیاسی کوردستان حەزکەین حەز نەکەین دێتە بێتە واقعەیەکین و ئەمە چ ڕۆڵێکی بین لێرە آخر ناڵێم کوردستان بەشێک بوو لە دەوڵەتی عوسمانی ئەگەر بڕوخایە ئەوە رووسیا سوودمەندە بوولەوە برەتانیش لەگەڵ ئەو فکرێ نەبوو اینجا ئەمە نەک یعنی بەس بەو کورتاوە بوو حتا محەممەد علی پاشای حاکمی مصر کە ئەوێ ئەو معادلە تێک بدا دەوڵەتی عوسمانی تێک بدا ئەبینین لەو شەڕەدا ئەبینین فوجەتەن بریتانیا و فەرەنسا دێنە یارمەتی دەوڵەتی عوسمانی دەن دیژی محەممەد علی پاشا میر بەدرخان ئەم حقیقەتەی بەداخەوە باش نەخوێندەوە هەرچەندە خۆی لە نێزگەوە لەو شەڕەدا بوو لە شەڕی نزیب خۆی بەشدار بوو ئەم حقیقەتە تێنەوەش لە هەمان کاتشە پاشای میر پاشای ڕەواندەزی و مێری گەورە ئەم حقیقەتە تێنەگەیشت و لە هەمان کاتشە سێرەکەی دەست بۆ دوو ئیمپراتۆریەتی فارسی و با بڵێن ئیمپراتۆریەتی قاجاری و عوسمانیەدا لە هەمان کاتە ئەمەش بەداخەوە زۆربەی حرەکاتی کوردی ئەمڕۆ بە تایبەتی ئەو حرەکە مەتەلەن پەکەکە ئەم واقعەت تێناگە سێرەکەی دەست درێژەکە بۆ دوو وڵات لە هەمان کاتدا. بەڵێ سپاس دکتۆر عوسمان مامۆستا سەلام نازانم جەنابەت ئەگەر سەرنجێکتە بوو لەسەر وەڵامەکانی دکتۆر عوسمان جا من ویستمە و پرسیارە بکەم ئایا بۆ خۆی جۆپۆلیۆتی کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە نەتوانرا وەکو پێویست دەرکی شۆڕشەکانی کوریش لە سەدەی 19 بکرێەوە هەروە ئەو حقیقەتەی کە حقیقەتی سەرەڵدانی بیری نەتەوەی و بەرپەرشدانەوەی کۆلۆنیالیزم یا بڵین شێواز و ئەو ڕژێمە داگیرکارەکان کە لە ناوچەکان بەهێزی نەودەوڵەتیەوە و بەهێزە ناوچەیەکانی وەکو قاجاری و عوسمانیەوە بۆ نمونە. سەرەتا بێمەوانەی دکتۆر باسی کرد ئەمەی لە سەدەی 19 ئەو هەموو میرنیشنامان هەبووە لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات ئەمانە هەر هەمویان زۆر با بڵێن لەوانی ئەمڕۆ بە ڕابەری کوردایەتیاندا دەنێن بەڵام لە ڕاستیدا ئەمە بەشێکی لەسەر کوردایەتی نەبوو ئەمە بەشێک بوو بەرگریکردن لە ئاقاری خۆیان تۆ نمونەت بۆ دێنەوە لە هەمویان میر بەدرخان کاتێک کە شۆڕشەکەی هەرسی هێنا نەک نەجیرە گەورەتریش کرا ئەوەی شێخ عەبدوڵای نەهری بە هەمان شێوە نەکوژرا و گەورە دوورخرایەوە بەڵام هەر حقیقەتێکی زۆری پێدرا ئەوانەی خۆمان ئەوەی کابران ئەوەی سلێمانی شاح ئەحمەدی دەڵێم باڵێن لە سەدەی 19 شاح ئەحمەد لە سلێمانی پاشای سلێمانی بوو بۆ ماوەیەک پاشای سلێمانی بوو کاتێک کە با بڵێن هەر دەوڵەتی عوسمانی با بڵێن بەشێک بوو لە هەرسپێهینانی بانجی کردەوە بۆ ئەستەمبۆڵ ئەحمەد پاشای بابانە ئەحمەد پاشای بابانە بەڵێ کە دەسەڵاتەکەی هەرسی پێهات لە چلەکان یعنی چلەکانی سەدەی 19 ئەمە لە باتی تۆ ئەگە با بڵێن تۆ مەبەستەکەی کوردایەتی بێ قسەکردن لەسەر کوردایەتی بێت ئەم کەسە ئەم پاشایە کە ئەحمەد پاشا مەشهورە کە ئەستەمبۆڵ بانجی کردەوە زەنی کردێتی بۆ ماوەی 10 ساڵ کردی والی یەمەن والی یەمەن چ پەیوەندی بە کوردستانەوەیە قبول دەرم 10 ساڵ بووە والیە چەند ساڵێک بۆ والی ئەدەنە چەند ساڵێک بۆ والی ینی ئەمانە فکرێکی قەومیان ینی وەک دکتۆر گوتی پێنەگەی بوون ئەنی ئەم فکرە قەومیەی کەوانە کە با بڵێن پێویست بوو هەبێت بۆ کە تۆ جیابی لەگەر ئەوی تر یعنی تۆ دانێت ئەم کاتە فارس دەوڵەتی خۆی هەبوو دەوڵەتی عوسمانی ئەگە دەوڵەتی تورک نەبوو بەڵام تاچی کورد تێدا باڵات دەست بوو تو بتێونەتەوە ئەمە ڕاستێکەیە لە شوێنە ناوچە عەرەبیەکان میری عەرەب هەبوون بەڵام تۆ لەو ناوە کورد با بڵێن ئەم دەسەڵاتە ئەم کیانەی کە هەبوو خۆی تێدا نەدەوزیەوە چونکە لەبەری ئەوانەی کە
نوێنەرایەتیان دەکرد وەکوتم ئەو هەموو میرانەی کە بابرن لە پێناو شۆڕشەکانیان چەندەها ڕەشوڕوت بوونە قوربانی وەکگوتم لەوەی مەسەلی ئەحمەد پاشای کەسێکی وەگنالی تووشی غربەت بوو 20 ساڵ ساڵم تووشی ئەمە بوو کەچی بەخۆی بەنجان کرد بۆ ئەستەمبۆڵ بۆ ماوەی 10 ساڵ بۆ وادی یەمەن. سوپاس ماوەستا سەلام. من بەشی یەکەمی بەرنامەکەم ماوەکەی تەواوێ ئەمەوێ ئەوە پرسم وەکو دووە پرسیار لە بەڕێزی ئایا ئەکرێ بڵێن ئەمانە کۆمەڵی عەقلیەت بوون کللتورێکی سیاسی و کەلتوری دابەشکاری و کەلتوری نەخوێندنەوەی مێژوو و کەلتورێکی نەبوونی هۆشیاری نەتەوەیان داڕشت جزورەکەی لە قوڵایەکانی مێژوای و گەشتۆتەوە بەم قۆناغی ئێستاش بەشێکی زۆریان ئەمە مێژووی بنەمەڵایی بوو ئەن ئەوە نەبوو بەشێک لە مێژووی کوردان نەبوو چۆن ئێستاوە تاریخی تەبڕی بخوێنەوە و تا تاریخی بنەماڵەکانە نەک بابرن ملەتی ئیسلام ئێوانش تاریخێک بوو لە بنەماڵایی لە ئاخارەکەی خۆیان ئەم شێوانەکەوا بڵێن ئەگەت وەک گوتم چەندە قازانجیان هەبەوە ئەوەندە زەرێریان هەبوو چۆکە با بڵێن تووشی شکستێکیکیت کەسی کوردی وە کەسێکی تێکشکاو بەرامبەر بە نەتەوەکانی دەوەرەبەر. سوپاس ماوەستا سەلام. زۆر بە کورتی دکتۆر عوسمان کەواتە ئێمە ئەکرێ بڵێن ئەم کەلتورەی کە ئێستا مامۆستا سەلام ئاماژەی پێدا بۆ خۆیان ئەمانەتدا بناغە داڕێژەری دروستبوونی عەقڵێتێک بوون لە ناو مێنتاڵێتی تاکی کوردایە لە ناو عەقڵێت و زیهنی تاکی کووردا هەتاوەکو ئێستا لە ناو کەلتورە سیاسیەکەشە بوونی هەیە و گەشتۆ بەم قۆناغی ئێستا بەتایبەتی ئەوەی کە لە ناوەڕاستی سەدەی 90 و دواتر بە دووەوە باسەکرێت. یعنی خۆی لە حقیقەتە پێش ئەو کاتەش لە کەسایەتی کوردی لەبەر جغرافیە و کۆمەڵناسان بۆ خوێندنەوەی کەسایەتی کوردی چەند تیۆرێک بەکاردێنن یعنی تیۆری ئەو منتقەی لێژێ جغرافیەکەی و ئەمانە تەسیری کردوەری ئەوەلەن دوسێ حادیثە هەیە ڕووداو هەیە لە مێژوودا بە کورتی بڵێ یعنی بەدلیسی کە ئێوێ لەگەڵ سوڵتان سولەیمان لەگەڵ سەلیمی یەکەم کە باسی ئەوواکە مەلایدریسی بەدلیسی بەڵێ لەگەڵ سوڵتانی عوسمانی سوڵتان عوسمانە لێ یەکێک لە پاشاکانی کورد با ببێتە پاشای گەورەی ئێوە میرنشینەکان ئەو پێی دەڵێ ئەڵێ وەڵڵاهی پاشام ئەمە زەحمەتە چونکە هەر میرێ لە میرەکانی کورد خۆیان بە پاشازە لە ناو یەکە ڕێناکە. من هەمان قسم لە بەڵگەنامەیەکی سەفیری بێڕۆتانی لە ئیستانبول بینی لە 1920 ئەڵێ من کێشەیەکی گەورەم هەیە نازانم چێە سەرکردەی کورد چێ نوێنەری کورد هەرچی سەرۆک عەشیرەتێ دێ بەڵام ئەڵێ من سەرۆک عەشیرەتم و هەموو کورد لەگەڵ منایە و ئێوە یارمەتی من بدەن یعنی ئەم نەخۆشیە لە کەسایەتی کورد ئەو مامۆستا لە قۆڵایەکی مێژووی لە دوا پێش میرنشینەکان شەیە ئەمەش لە کەسایەتی کووردە و ئەمەش ئەگەر دقیق مەزانم دەیت ئەوەش بڵێم برایەک لەگەڵ 1991 چوو بۆ بەغدا بۆ مفاوەزات لەگەڵ سەدامە وتی تارق عەزیز ئەیزانی ئەو ململانەی لەبین کاک مەسعود و مامجەلالەیە ئەویست ئەوە بەکاربێنێ چونکە هیچ یەک لەو حتا مفاوەزاتە هەر کەس ئەیوت من سەرکردەی گەورەی کوردم لە بەغدا ئەلێ سەدام و تارق عەزیز ئەمەیان بەکارێنە ئەو برایە لەگەڵیان هەبوو شاهد حاڵ بوو. بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆری یاری دەدەر دکتۆر عوسمان عەلی توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد سپاس بۆ پرۆفیسۆری یاری دەدەر مامۆستا سەلام ناوخۆش توێژەر لە بوارە فکریەکانی مێژووی سیاسی کورد سوپاسانەکەم لە بەشی یەکەمی بەرنامەکەمان ئامادە بوون. بەڵام نەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی مەودای ئەم جارە بەشی یەکەمی بەرنامەکەمان تاوەکو بەشی دووەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بوو.